پارێزگەری حەسەکە نوردین ئەحمەد پێشوازی لە وەزیرێ تەندروستیە حکوومەتە دەمکیە سووریایە نسب نەزال العەلی کرد هەروەها هەردوو ئالیان ڕەوشا تەندروستیە حەسەکێ بێدڤیەن وێ و ڕێبازێن پێشدەبرنا قادا تەندروستیە نێقاشکردن. دەهەڤدیتنێدا ڕەوشا تەندروستیە یا هەرێمێ بێدڤیەن وێ گێماسیەن لە هەن نەخۆشخانە و ناڤەندێن تەندروستیە هەروەها ڕێبازێن پێشدەبرنا قادا تەندروستیە نێقاشکردن. وەزیرە تەندروستی ئانی زمان کۆ دێ ئاڵاوێن بێژیشکیên پێویست بدن سازیên تەندروستیە yên کۆ کێماسی لێ هەنە. هەردوو ئالیان ئانین زمان کۆ دێ هەوڵدانên پێشدەبرنا قادا تەندروستیە بدۆمینن. پشتی هەڤدیتنێ چوون نەخۆشخانەیە گەل ئا حەسەکێ و هەڤدیتن بە هەن نەخۆشخانە نەخۆشان ڕاکردن و لەوان گوهداری کردن لە داویەدا سەردانا گرینەندەیە تەندروستیە یا باشارێ حەسەکێژی هاتکردن. هو البدء بتقديم الخدمات. طبعا لنأكد الخدمات موجودة، الخدمات كانت موجودة وتقدم وفق